سەرەتا بەخێر بن. من ڕاهێنەرناس دبلۆمم هەیە لە بواری خۆراک و چەند خاوەنی چەند شەهادەیەکی ترم سەبارەت بەو بابەتەوە. من وەکو خۆم زیاتر شارەزاییم هەیە سەبارەت بە ئافرەتان، لەبەر ئەوەی ئافرەتان و پیاوان دوو بەشی جیاوازن. ئەگەر پۆڵینی بکەین ناتوانین لە هەمان وەخت وا بکەین کە بە تەواوەتی شارەزای جەستەی پیاوان بین و ئافرەتان بین. دەبێت ئیشی تەواوی لەسەر بکرێ، کاری تەواوی لەسەر بکرێ، ئەو کاتە بتانین یارمەتی هەر تاکێک بدەین کە پێویستی بە ئێمە هەیە وەکو ڕاهێنەری خۆراک بەنسبەت ئەو ڕستەیەی کە زۆر بەمان لەوانەیە لە ژیانی ڕۆژانەمان جێمان لێبێت. پابەندبوون بە سیستەمێکی خۆراکی تەندروست. هەر تاکێک لە ئێمە بە تایبەت ئافرەتان کە گوێی لەو ڕستەیە دەبێت، ڕاستەوخۆ ئەو ڕستەیە دەبەستێتەوە بە کەسێک کە کێشی زۆر بێت، واتە قەڵەو بێت، بەڵام ئەو شتە زۆر جیاوازە. لەبەر ئەوەی ئەم ڕستەیە دەکرێت بیبەستینەوە بە هەر تاکێک لە ئێمە. ئەگەر هاتوو کەسەکە منداڵێکی ساوا بوو، ئەگەر هاتوو بچوو بوو، ئەگەر هاتوو هەرزەکار بوو، ئەگەر هاتوو گەورە بوو، ئەگەر هاتوو بەتەمەن بوو، ژن بوو یان پیاو بوو، قەڵەو بوو یان زەعیف بوو، یاخود جەستەیەکی تەندروست و باش و ڕێکی هەبوو. واتە ئەم ڕستەیە دەبێ هەموو تاکێک پێوەی پابەند بین. یەک نمونەت پێ بدەم، نمونە منداڵێکی ساوا شیری دایکەکەی دەخوات. ئەگەر بێت و ئەو دایکە خواردنەکانی تەندروست نەبێت، بەردەوام شتی خراپ بخوات، شتی سوورەوە کراوە، خواردنەوە گازیەکان، بڕێکی زۆر ڕۆژانە شەکر بخوات، ئەو پێک هاتەی ئەو خۆراکانە ڕاستەوخۆ لە ڕێی شیرەکەەوە دەگوازرێتەوە بۆ منداڵەکە، کەواتە ئەو منداڵە خۆراکێکی تەندروستی باش نییە هەتاکو هاوکاری جەستە و ماسوولکە و مێشک و دەمار و هەموو پێکهاتەیەکی جسمی بدات هەتا گێشەیەکی باش بکات. یاخود مەسەلەن بڵێن کەسێکمان هەیە وەزنێکی کەمی هەیە، ئەو کەسێک کە وەزنی کەمە هەمان شت ناکرێ ئێمە بڵێن ئەتو پێویست دەکە حەچی هاتە بەردەمت لە عەشایری خۆمان هەروەیە کە کەسێک وەزنی کەم بوو دەرێن ئەوەی هاتە بەردەمت هەربی خۆ حەقت نەبی، ئەوە شتێکی زۆر زۆر غەڵەتە. لەبەر ئەوەی وەکو کەسەکانی دیکە دەبی ئەو کەسێک کە وەزنی کەمە هەمان شت پابەند بێت بە سیستەمێکی خۆراکی تەندروست، بەڵام حسابی خۆی هەیە، حساباتی خۆی هەیە. دەبێت کەسێکی تایبەت و شارەزا لە بواری خۆراک هەڵسەنگاندنی بۆ دەستەی بکات، خۆراکەکانی بۆ دابین بکات، ئەو نسبە کالۆری کە ئەو کەسە پێویستی پێ هەیە بۆ زیادکردنی وەزنی بۆی بنووسێت و خۆراکەکانی وەکو جەدوەل پێ بدا و جار بە جاریش بیگۆڕشتەکان. بە هەمان شێوە بۆ کەسەکانی کە نەخۆشن، ئەوەی لەشی ساغا و کەسێکی تەندروست زۆر کاتەیە کە کەسێک تەندروستی باشە، هیچ کێشەی تەندروستی نییە، کێشێکی گونجاوی هەیە، وەرزشیش دەکات، بەڵام لە هەمان کات پابەندی خۆراکی تەندروست نییە بە هیچ شێوەیەک. لێرە ئەوە زۆر زۆر هەڵەیە، لەبەر ئەوەی لەوانەیە ئەو کەسە لەو تەمەنەدا تەندروستی باش بێت، بەڵام بۆ ماوەی کێشەی شەکرا یاخود پەستانی خوێن یاخود چەوری هەبێت، ئەگەر بێت و بەردەوام بێت لەسەر ئەو خواردنە خراپانە، لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو نەخۆشیە تێیدا سەر هەڵبدا. لەبەر ئەوە کا لە هەموو تاکێک دەکەن بە گچکە و گەورە، بە ئافرەت، بە منداڵ، بە پیر، پابەندی سیستەمێکی خۆراکی تەندروست بن. ئەو وشەی ئەو ڕستەیە تەنها لە بۆ ئەو کەسانە نییە کە وەزنیان زۆرە. کات دایکەکان ئەو ڕستەی زۆر دووبارە دەکەنەوە، لێی گەڕێ لەو منداڵەی گچکێ و سەرفی دەکا، زۆر زۆر جێمان لەوەی دەبێت. دەرێ لێی گەڕێ گەنجە، هەتا گەنجە با بخوا، سەرفی دەکا، حەڕەکەی دەکاتن، وازی لێ بینە، بەس ئەوە زۆر زۆر غەڵەتە. لەبەر ئەوەی وەکو باسم کرد لەو عمرەی لەو تەمەنەی جوڵە زۆرە، حەڕەکە زۆرە، کەسەکە هیچ شتێکی پێوە دیار نییە، بەس بەداخەوە زۆرێک لەمە لە باوانمان، لە باپیرانمان، لە جیلەکانی پێش خۆمان زۆربەی زۆری وەکو دەبینین کێشەی زەخت، شەکرا، چەوری، مەشاکیلی دڵ زۆرێک لەو شتانەمان هەیە. لەبەر ئەوەی حتا لە تەمەنێکی گچکەوە پابەند بین بە سیستەمێکی خۆراکی تەندروست کەمە، حتا لە گچکەتری پابەند بین، ئەوە زۆر باشترە لە بۆ هەموو لایەکمان. وەکو لۆ خۆشت ئاماژەت پێکرد، ئەگەر بێت و ئەمە لەو عمرەوە دەست بکەین بۆ خواردنانی کە خراپن، لەبەرەوەی ئەمە دەبێ حسێ بکەین بێجگەلەوەی کە ئەو خۆراکە مەسەلەن لە ئەساسەوە خۆی ناتەندروستە، لە هەمان وقت ئەمە ناتەندروستیش دروستی دەکەین. خواردنی ئێستا ئەو سەردەما لە 100% مەسەلەن ناتانین برین، کواڵیتی خواردنەکانمان باشە، لە هەمان وەختیش ئەمە بچین بە ناتەندروست درستی بکەین،
يعني ئیشەکە دوو هەندە زۆر قورستە بی لەسەرما وردە وردە کەڵەکەبوونی ئەو خواردنە پیسانە ئەو خواردنە خراپانت دەبتە هۆی زۆر شت تێکچوونی هۆرمۆنات ناڕەحەتی بێتاقەتی بێزاری خەوی خراپ نفسیەتی کەسەکەی وردە وردە بەرەو خراپبوون دەڕوە بێهێزی جەستەی کەسەکە لە دەستدانی بڕەماسوولکەیەکی زۆر هەتا کۆتایی لەبەرەوەی ئێستا یعنی دەتوانین لە چاو پێشان بڵێن کەسانێکی زۆر زۆر هەن یعنی تایبەتن بۆ بواری خۆراک چ ڕاهێنان چ کەسی شارەزا چ دکتۆرەکان چ کەسی ئاسایی یان جاری وا هەیە یاریزانێک لە هۆڵک دەستە هۆڵک زۆربەی یاریزانەکانی دەوروبەری بووینە پسپۆڕی خۆراک لەگەری ئیدی ئەو شتانە وای کردیە کە ژاوەژاوەکی زۆر دروستبی لە بابەتەکە یعنی ئەمە زۆربەی تاکەکانیشمان ئەوەندەی بە قسەی ئەولادەکاتن پرسوڕان ناکا بە کەسێک کە شارەزابی لە بابەتەکەی ئەوە زۆر وای کردیە کەسەکان ناڕەحەت بنیا خۆت وەکو باست کرد کەسێکی دووجیا زۆر کات لۆ خۆم ئاگام لێ بۆ ئەو کەسانە پرسوڕا دەکەن بە کەسێکی بەتەمەن نارم ئەو کەسە بەتەمەنە خەڵەتە یان شارەزایی نییە لە خواردن بەس لەوانەیە ئەو خواردنەی کە ئەو کەسە بەتەمەنە کاتی خۆی خواردیتی و گونجاو بۆ لە بۆ جەستەیوی لەوانەیە گونجاو نەبی لە بۆ جەستەی من و تو بە عەکسەوە ئیشکال لەسەر هەردوو پێکاتەی نۆک دەکەین کە لەوانەیە زۆر کەس ئەسڵەن فکری لە بۆ نەچی دەرێم زۆر خواردنی نۆگلۆ هەندێک کەس کە شەقیقەی هەیە نسبەی ئازار و ناڕەحەتەکەی بەرز دەکاتەوە بەس لەوانەیە کەسەکە ئەسڵەن دەستی پێ نەکات کە ئەوە سەبەبە زۆر کەسەیە لە گۆرانی بێژ لە ساڵوانەی سەیرشت پێ پەیامنێر مەسەلەن مومەسیلە هەر شتێک سیستەمێکی لۆ خۆی دانایە تەطبیقی کردیە زۆر گونجاو بۆ لۆ خۆی هەستا سیستەمەکەی بە ناوی خۆی دانایە و لە ئینتەرنێت بڵاوی کردیتەوە بە ناوی خۆی لەبەر ئەوەی بەدەیە ها بەسەتەها ئەمە سیستەمی خۆراکمان هەیە بەس هەندێکیان مەجموعەتیان هەیە زۆر زۆر باوە خەڵک تەطبیقی دەکا بە دوایدا دەگەڕێ بەس ئەوانەش لە هەمان وەخت بەسیترین شت باسی کیتۆت کرد کیتۆ لە کاتی خۆی لە کۆنەوە لەو کەسانە بووە کە کێشەی سەرعیان هەبووە یارمەتی ئەو کەسانە دەدا کە نەخۆشی سەرعیان هەیە مێشکیان ئارام کاتەوە وا بکات وەکو عیلاجێکی خۆراکی خشتێکی خۆراکی لە بۆ ئەو نەخۆشانە حتا نسبەی سەرعەکەیان کەمتر ببتەوە لە مەسەلەن لە مانگێک لە دوومان کەمتر بی بەس لەبەر ئەوەی هەستیان پێکردی هەستاین تەمشایان کردیە کەسەکە بەهۆی ئەو سیستەمەیە وەزن لە دەست دەدا هەستاین تەطبیقیان کردیە لەسەر ئەو کەسانی کە وەزنیان زۆر بە هەمان شت سیستەمەکانی کەش زۆربەی شت بەو شێوەی بڵاوبیتەوە بەس باشترین گونجاوترین و باوترینی ئەوەیە ئەمە هیچ خواردنێک لە خۆمان قەدەغە نەکەین بەتاتەن میوە و سەوزەکان پاقلەمەنیەکان بەرهەمی سپیایی گۆشتەکان و دانەوێڵەکان بە هیچ شێوەک نابی خۆجیاکەیەوە لەگەر هیچ کامێکیان سەبارەت بەو ئیشەی خۆشم بەعام ئەمن ئیشەکەم لەسەر مەسینجەرە هەموو کاتێک مەسەلەن یەکی مانگ دەست پێ بکەم ئەگەر یەکی هەشت یەکی نۆ تەواو دەبی گروپەکەش زۆری خەڵک تێدایە ئی هەولێرەی تێدا ئی سلەیمانی ئێرانیەی زۆر کاتی دەرەوەی وڵاتیشی تێدایە ئی کوێ ئەوە هەر هیچ بەشداری دەکەن زۆر بەیان ئیدی بەپێی وەختەکەیە جاری وا هەیە ئەگەر ئۆتڵەبی ئەوەبی طبعاً گروپەکە زیاتر خەڵک بەشدار دەکاتن 40 کەس 50 کەس 30 کەس ئیدی بەپێی کاتەکەی وەکو بۆتم سیستەمەکەش کووە کە لۆ خۆی بتانی سیستەمی خۆراک لۆ خۆی دابنیتن ئەوە زۆر زۆر مهمە ئەتوبتانی ئەو ئیشەی بکەیت تەواو یەک بە یەکەی جەستەی ئەو کەسەی یعنی بزانی شارەزای جەستەی خۆی بی هەتا بزانی چ باشە و چ خراپە لۆ خۆی لۆی ئەوەی دوایە ئەمن کە نەمتانی لەگەریشی بەردەوام بم ئەو لۆ خۆی بتانی هاوکاری خۆی بکە هەر کاتێک بی 2018 ئیش لەسەرەوەی دەکەم ئەگەر باسکەم لەوانەیە زۆر بی یعنی تەقریبی نازانم برێم چەند ئەوەی نازانم بەس زۆرە سیستەمەکەش مەسەلەن کۆ بەردەوام لۆ مانگێکی داینانێم 3 ڕۆژ جارێک دەگۆڕێ جاریوە لۆ 5 ڕۆژانە سیستەمی یەکەم دووەم سێم چارەم ئیدی جاریوە هەیە زۆر قورسی دەکەم جاریوە جمعەیە فریەکیان دەدەمێ بۆ نۆحەیە یعنی بەردەوام لەسەر یەک سیستەمی ناڕۆم ئەو کەسانە بە تەکیدی قورسە بەبەرەوەی تەحسێب کە ئەگەر 40 کەس لە ناو گروپەکی بی ئەمن طبعاً معلوماتی کامل مکەمەلم دەوێت لەسەری زەواجی کردیە نەکردیە چەند منداڵی هەیە عەمەلیاتە نەخۆشیی هەیە چ حەبەکی دەخوا وەزنی تەمەنی باڵای هەرچی هەیە دەرێم ئەتو دەبی لە بۆم بنێری نابی هیچ لەبیر بکەیت ئەمن دەبی شارەزای تو بم ئەنجا ئەمن متانم شتێک بە تو بدەم لەبەر ئەوەی
خوانە خواستە ئەدنا خەلەلێک ڕوو بدا لەو کەسەی ئەمن خۆم بە خەتابار دەزانم، یعنی دائیمەن ترسەکەم وەرگرتیە لەو ئیشەی خۆم. جا ئەم پابند مەبن بە هیچ سیستەمێک کە دەوروبەرەکەت کردیتی. هەموو جارێش دەرێم تەندروستی گرنگترە لە جەستەیەکی جوان.